بە دەنگدان بەڵێ پرۆسەشی زۆر جوان بوو، زۆر بە جوانی بەڕێوە چوو. زۆر سپاس و دەستخۆشی لە کۆمیسیۆن دەکەین. بەڕاستی دەنگدانەکە زۆر بە جوانی بەڕێوە چوو. زۆر سپاس بۆ ئاسایش و ئەمنیەتی کوردستان، هێزی ئاسایش. زۆر سپاسی هێزی ئاسایش دەکەین کەوا بەڕاستی جێگەی دەستخۆشیە بۆ ئاسایشی هەرێمی کوردستان. پرۆسەکە زۆر بێ کێشە، زۆر بێ کێشە بوو، بەڕێوە چوو. ئێمە ناکرێ وەکو میلەتی هەر هەمومان بڕۆین شوێنێکەوە داوای مافکەین. ئێمە ئەوان هەڵە بژێرین تاکتا بڕۆن بۆی تاکتا گوێیان لێ بگرێ بە ناوی ئێمەوە. یعنی شتێکی زۆر باشە. ئەگەر پەرلەمانێکی باش و بتۆمان هەبێ بەهێز بن لەناو خۆ، یعنی ئەوانی چونەتە پەرلەمان داوایان لێ ئەەکەم کە لە ناوێکا یەک بن، گوێ لە یەک بگرن، نەبێ بە شەڕ و ئاژاوە لەبەرەوەی ئەوانەی کە لەبێن مافی ئێمە داوا ئەکەن، ئەوە بۆ خۆیان نییە. ئەوان هەڵبژاردن لێرە خەڵک بە عاتیفەتەوە دەنگەدا، واتە وەکو خزم و وەکو ناسیا و وەکو ئیتر بە تەماحی ئیش و کار و بەم شێوەیە. و لایەنێکی تریشی هەڵبژاردن ئەبێ کە دەنگ هەموو کەسێک دەبێت بە ویژدانەوە دەنگ بدا. دەنگ بدەی بە ئیشوکاری ئەو کەسە، بزانی ئەو کەسێکەوە هەڵی ئەبژێری کە ئەیکەی بە نوێنەری خۆت لەم هەرێمەیە بتوانێتن شتێکی جوان پێشکەش بەم وڵاتە.